ئەمە تەکلیفی خۆمە بەخوا زۆر بووم بەمیان ئەحسان زیرەکەم ئەو مەقام بەستێمان پێشکەش بکە سوپاسێکم هیوادارم بەدڵیەوە ژمێ بەڵام جارێک ترێ
فريم هاتوا يا دم رجاني بوش فريم شيل حسني كذا بمرم شيل حسني كذا لعب مراج قاربة فريل مناو أمان كيفي وتبوي عايزين رجال كلايا ودلا أرى كيفي وتبوي كلايا ودلا أرى أو قول دي وأزحر ورن باب مرمي لو نزار من كيجاني ابوي كان تقرا بس يعني قرمشين لا يا خيان دا لا بوزير يجان لا شيم وروشيني لمنا دوي شبي اجواني
هەندێک داوای هێوەریان کردووە نامەوێت زیاتر لەوە بێزارتان کەم لەبەر دڵ ئێوە بینەرانە ئەوزام نەرمین خان بوو بەڕاستی ئێمە تێر ناخۆین ویتر ئێوە گەر بێزار نەبن ئەم شەو ئێمە خزمەتانە ئێمە بەردەوامی باوەڕتان نەبێتنەوە من هەموو جارێکەمە دووپا دەکەمەوە ئاسنەوە سەی تەلەڤیزۆنەکان ئێستا بە ژێرنووسێک سوود تاوە ناها ڕێ ئەکەون ڕێ ناکەون بودجێت نایەت حکومەت پێگەیەنرێ پێ نایەنرێ بە قورعان هەروەکو خۆی 2013 2016 شەش مانگی ماوەم کابینەیە گوێ لە گۆرانی بگرن زۆر خۆشحاڵم زۆرێک لە سیاسیە خۆشەویستەکانە بینم لێرە هیوادارم ئارام بنەوە هەموو تاروازە کلتوری شەڕ بێنن تکایە ئارام بنەوە گوێ لە مۆسیقا و گۆرانی بگرن وەڵڵاهی بەزەمە بە کەڵکێم شارێت پێکەوە ژیان گۆرانی مۆسیقا ئاشتی وەڵڵا ئێوە خۆشترە لە هەموو شتێک هەمومان با بەیەکەوە یەکتری قبوڵ بکەین لەم شارەیە بە گۆرانی و سوپاس
ئەمە